اللهم صل على محمد. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، پرسیارێک لای زۆربەمان دروستە بێت، بۆچی وەک جاران سەردانیکردن نەماوە، وەک جاران ڕەحم و بەزەیی نەماوە. زۆر جار ئێمە خۆمان گلەی لە خەڵکی دەکەین، خەڵکی بێڕەحمە، بەڵام هۆکارەکەی خۆمانین کە خەڵکی بەرامبەرمان بێڕەحمە، بەڵام غەڵەتی خۆمان نابینین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کەسی وایە لە ئێوە پووشێک لە چاوی براکەیە ئابینێ، پووشێک، بەڵام خۆی دارێکی گەورە لە چاویدایە نایبینێت، دارێکی دوور و درێژ لە چاویدایە نایبینێت، هەنیا پووشەکە دەبینێت. هۆکارەکان زۆرن کە بۆچی ڕەحم وەک جاران نەماوە، هاموشۆ کەم بۆتەوە. یەکێک لە هۆکارەکان کە بەڕاستی هەندێ ماڵ هەیە دەڕۆی بۆ ماڵیان بە پێویست ڕێز لێ ناگرێ. پیاوێکی خاوەن ماڵ دەبینیت هیچ حسابێک بۆ تۆ ناکات، تەنها خەریکی مۆبایلەکەیەتی. جارێک، دوو جار، سێ جار، چوار جار پێی دەڵێی قسەی لەگەڵا ئەکەی، چاوی لەبان مۆبایلەکەی ئاگای لە تۆ نەماوە. شتی زەڕوریات ئەحتیادیە، تەلەفۆنێکی بۆ دەشتێکی تر. بەڵام کە تۆ میوانت هەیە، شەرمە خەریکی فەیسبوک و ئەنتەرنێت و تیکتۆک بی. خۆت بە پیاو دەزانی، پیاو بە. ئەگەر جارێ، دوو جار، سێ جار بەم شێوەیە بووی، ناچار کابرا واز لێ دێنیە. ماڵی وا هەبوو، ڕۆشتمە دانیشتومە، 5 جار بە پیاوەکەم وتۆ کاک فڵان کەس مۆبایلەکە دانێ با دوو قسە بکەین، بەسەر چاو دایناوە، دقەیەکی پێ نەچوو، هەڵی گرتۆتەوە چونکە ئالوودە بووە، ناچارەبی هەڵسی، حەلت نییە. بۆیە بەهۆی ئەوەی کە ڕێز نەماوە لای هەندێ بەڕێز بەداخەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک لە ئێوە باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە، با ڕێز لە میوانەکەی بگرێت. ضروریات جیاوازە، بەڵام سەیکردنی فەیسبووکیش ضرور نییە. خاوەن ماڵ دەبێ حسابێ بۆ مەسەلانە بکات، بەڵام ئەگەر بەم شێوەیە بوو، ئالوودە بوو، ئەوەی کە بەلایەوە گرنگ بوو، چاوی لەسەر مۆبایلەکە بوو، نەک لەسەر میوانەکە، دوایی گلەی نەکا بڵێ خەڵکی بێڕەحمە، چونکە خۆی احترامی خەڵکی نەگرتووە، خۆی احترامی میوانەکەی و ڕێزی میوانەکەی نەگرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانی باس کردو بە سەحابەکانی، فەرموو لە صحیح بوخاری مسلیمدایە، فەرمووی من فیتنە دەبینم، فیتنە بەسەر ماڵەکانتانە دەبارێ، ئینی لەئەڕە الفتنە تەقع خلال بیوتکم کەمەواقع القەطر. چۆن باران دەبارێ بەسەر ماڵەکان و بەسەر خانووەکاندا، ئەوها دەبینم فیتنە، شەڕ، خراپە، گوناه و تاوان بەسەر ماڵەکانتانە دەبارێت. ئەوە ئەمڕۆیە، ماڵەکانمان لە هەموو لایەکە و گوناه و تاوانی بەسەردا دەبارێت، وەکو بارانێکی بەهێز ماڵەکانمان پڕ بۆ لە فیتنە و لە ئاژاوە. بەهۆی چیەوە؟ بەهۆی مۆبایلەوە ڕەحم و بەزەیی نەما. چونکە جاری وایە تەلەفۆنی بۆ دەکات، ئیتر بە ساڵ و بە چەند ساڵ نایبینە کێشەینە، چونکە ئەڵێ بە تەلەفۆن قسەم لەگەڵا کردەوە، لە کاتێکە جاری وایە نزیکیشن لە یەکەوە. بۆیە بەڕاستی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هۆکارێکی سەرەکین، هەم مۆبایل، هەم احتیرام نەگرتنی خاوەن ماڵ لە میوان، هۆکارێکە بۆی کە خەڵکی زۆر هاموشۆ یەکتری نەکات. ئەمە یەکێکە لە هۆکارەکان. ئینسان دەبێت کەسێک هاتە ماڵەکەی بەڕێزم، ئەم خاڵە زۆر ئاگاداری بن. کەسێک دێتە ماڵەکەت بەڕێزەوە لەگەڵێدا بنیشە، یعنی خوا شایەدە ئەڕۆیتە هەندێ ماڵ بە حساب ئەم پیاوە
خۆی بە موسەقەفە زانێ بە ڕۆشنبیرە زانێ لە کاتێکە بە ساوەڕ و بە دۆینە گەورە بووە تەماشا دەکەی بە بیجامەیەکی نەشیاوەوە بە سێ چارەکێک و دێ لەگەڵ میوانەکە دانیشێت بەمە بیتە موسەقەف ڕۆشنبیر ئەو کەسەیە بەڕێز بێ ئەخە تۆ شەرم بکە بیجامەیەکی تەنک تراکسۆتێکی تەنکت لە پێدایە لەگەڵ میوانە دانیشی شەرم لە خۆت ناکەی وەڵڵاهی ماڵی وا هەبوو ڕۆشتومە دانیشتومە پیاوەکە هاتۆ بەرامبەرم دانیشتووە وتم بڕۆ پانتۆڵە شەواڵە لە پێت بکە لە ڕووم نایە سەیرت بکەم شرم ئینسانی بێ شەرمن بێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم الحياء خير كله حیا هەمووی خەیر و چاکەیە بە بیجامەیەکە و لەگەڵ میوانە دامەنیشە بەڕێز بە ئەکەگە تۆ وا بکەی خەڵکی هەمووشۆت ناکە ڕۆشنبیری لەوەدا نییە ئاگاداری خۆت بە جاریوای بەرامبەر عایلەی بەرامبەر ئافرەت دانیشی بە بیجامەیەکی تەنکەوە شەرم بکە بە تراکسۆتێکی تەنکە و بە جلێکی نووستن و خەوتنەوە تەنکەوە ئەخر ئەمە احترام نییە بۆ میوان شەرم بکە لە بەرامبەرت پیاوە یا ئافرەتە ئەگەر ئێمە بەو شێوەیە بووین با گلەی لە خەڵکی نەکەین معقولە لە ڕوود نایە سەیری ئەو پیاوە بکەی لە ڕوود نایە بەخوا سەیریکەی خدای ئینسانە بێ بەڕێز بێ بە شەرم بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی بە ئێمە کردووە بە حەیا بین بە شەرم بین زۆر گرنگە لەگەڵ میوانەکانە بە شێوەیەکی ڕێک و پێک دابنیشی بە ڕێزەوە دابنیشی نەچی پاڵکەوی چکە لای ئێمە عورفی ئێمە نابێت لانە لە هەندێک منتیقە احتیادی بێ ئەگەر خاوەن ماڵ پاڵیش بکەوێ بەڵام کە هەندێک میوانە دێت تۆ زەحمەتە بۆیە با ئێمە نەبینە هۆکاری وەی کە خەڵکی هەموو شۆمان نەکا و دوای خەڵکیش تاوانبار بکەین یەکێتە لە هۆکارەکان کە هاموشە و خزمەتی کەم بۆتەوە کەس بووە بەداخەوە بەهۆی نزیکی و تێکەڵاوی خزمەکان و کەسەکانەوەیە ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێبێ لە سەردەمی ئەودا کتابی دەنارد بۆ وڵاتەکان دەیفەرموو فەرمان بکەن ئەمر بکەن بە ئەوانەی کە خزمی یەکن هاموشۆی یەک بکەن بەڵام نەبنە دراوسەی یەک نەبنە ئەن یەتەزاوەڕوا وەلا یەتەجاوەڕوا ببنە هاوسەی یەک دراوسەی یەک نەخێر نەک بەڵ دوای بەڵوتێتی حرامە نە ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بۆچی وای دەکرد لەبەر ئەوە فەرمانی دەکرد خزمەکان بە هاموشۆی یەک بکەن بەڵام دراوسێتی یەک نەکەن چونکە مراقەبە دروسە بێ چاودێری دروسە بێ خزمی ئێستا خزمی جاران نییە ئەو ئاگخاڵە ئاگادار بن خزمی ئێستا خزمی 50 ساڵ لەمەوە پێش نییە ئیمامی عومەریش 1400 ساڵ لەمەوە پێش وای فەرمووە بەڵام ئێستا چەند قات خەڵکی خراپ بووە جاران خەڵکی لەگەڵ خزما بووە زۆر جار ئەحەسایەوە بەڵام ئێستا ئەچەوسێتەوە مراقەبەی دەکا ئەوە چیت کڕی ئەوە چی بوو بە چەندێک کڕیت چۆن کڕیت پارەت لەکوێ بوو مراقبە و چاودێری زۆر ئەبێت چونکە ئەو تێکەڵاوێ بەو شێوەیە لەگەڵ خزم و کەسوکارە سەرنجامەکەی شەڕ و ئاژا و کێشە دەبێت جایەکێ لە هۆکارەکان کە خزمایەتی وەک جاران نەماوە ئەوەیە تێکەڵاوی زۆر دروست بووە ئەو تێکەڵاوێت حەسادەت زۆر بوو جاران خەڵکی حەسوودی بە خەڵ زۆر نابرەوەکە ئێستا حەسادەتەکە زۆر بووە خزمەکە حەزی بە خزمەکە نییە ئەوەندەی خزمەکەت ئازارت ئەدا ڕوبعێکیەوە بێگانەکە ئازارت نادا ئەو ڕاستیە بۆیە ئەو تێکەڵبوونە بەو شێوەیە زۆر خراپە بەهۆی ژنەوە تێکەڵی دروستە بێت دوایش کە لە یەک جیا بنەوە بەنا بەخوا دوو بنە ماڵە لە یەک جیا بنەوە بینیان نامێنێت ئێقینا ژن و پیاوە تاوانبارن بۆچی دوو بنە ماڵە قسە بە یەکۆ ناکەن باوکی ئافرەت تاوانی چییە داماوە دەسەڵاتی چییە کچەکە ڵێ خۆمە کوژم دانانیشم لای کوڕەکەت ژن تەلاقەدا باوکی داماوی چی بکە براکەی تاوانی چییە خوشکەکەی تاوانی چییە تۆ سەلام لە کەسی ناکەی بەڕاستی ئەمە هۆکارێکی ترە بەهۆی ئەوەی کە تەلاق ڕوو ئەدا جیابوونەوە ڕوو ئەدات تەماشا دەکەی خزمایەتی و هاموشۆ نامێنێت خوای گەورەش دەفەرمێ وەلا تەنسەو الفەضڵ بەینەکم باسی زەواجەکە فەرمێ ئێوە فەزڵی یەکتریتان لەبیر نەچێ ئەوە خەزوورتە کچی خۆی پێشکەش بە تۆ کردووە ئەگەر غەڵەتێکی شێبێ نابێت ئینسان بەو شێوە قەتعی عەلاقە و پەیوەندی بکات لەگەڵ بەرامبەریدا بۆیە ئاگامان با لە خۆمان بێت ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە ئاگاداری خۆمان بین بەداخەوە کەسانێک پەیدا بوونە ئێستا بۆچی خەڵکی گۆشەگیر بووە خەڵکی بەرەو گۆشەگیری دەڕوات هۆکارەکان زۆرن یەکێک لە هۆکارەکان کەسانێکی بەهۆی لە خۆبایی بوونەوە ئەم لە خۆبایی بوونە بەهۆی دەسەڵاتەوەیە
بەهۆی دەوڵەمەندیوەیە بەهۆی هەر شتێکەوەیە تەماشا دەکەیت لە خۆی بایی بووە کاتێکە لە خۆی بایی دەبێ خۆی بە گەورە دەزانێت خەڵکیش بە بچووک دەزانێت ئامادە نییە هەموو شۆی بکات معاشێکی باشیە یاخود کەسابەتێکی باشی هەیە وا دەزانێت تا سەر ئەیخوات وای لێ هاتووە حساب بۆ خزمەکەی ناکە حساب بۆ دراوسەکەی ناکە حساب بۆ بەرامبەری ناکە چونکە بە حسابی خۆی هەیەی و بەرامبەرەکەی نیەتی دەسەڵاتی هەیە و بەرامبەرەکەی دەسەڵاتی نییە بەڵام دەسەڵاتی خوای لەبیر چۆتەوە کە دەسەڵاتی خوای لەسەروی هەموو دەسەڵاتەکانەوەیە خوای گەورە دەوڵەمەنە سەخیە فڵان کەس کە تۆ حسابی بۆ ناکەی دەوڵەمەنی بکە و تۆ بکاتە خزمەتکاری تۆ ئیفلاس پێبێنێ بۆیە ئاگاداری خۆمان بین ئینسان خۆی بە مهم نەزانێ چونکە دڵنیا بە کاتێک کە دەمریت ئەو خاڵت لەبیر نەچێت دەوڵەمەن و دەسەڵاتدارەکان کاتێک کە دەمرن سوێن بەخوا ئەوەی کە حسابت بۆ نەکردو ئەوانە ئەتشۆرن و کفنتەکەن و دفنتەکەن بۆیە ئەوەنە لە خۆت بایی مەبە ڕۆژێک دێت پێویست بە دوعای خێری ئەو کەسانە هەیە کە لە دنیادا حسابت بۆیان نەکرد کە بە بچووکی خۆت زانین دڵنیا بە هەر ئەوان ئەتشۆرن هەر ئەوان جەنازەکەت تەرمەکەت هەڵەگرن هەر ئەوان ئەدبن بۆ قەبرستان هەر ئەوان نوێژت لەسەر ئەکەن ئەگینا دەوڵەمەنە گەورەکان و مەسوولە گەورەکان نایەن بۆ دیار جەنازەکەی تۆ ئەگەر بێن بۆ تەعزیەکەت دێن کە هیچ سوودێکی بۆ تۆ نییە بۆیە بێڕێزی بەرامبەر بە خەڵکی مەکە خەڵکی چەند ڕێزی لێگرێ زیاتر ڕێزی لێ بگرە بەڵام خۆشم مەکە بە قەترێ ئاو بۆ هەندێک کەس ئینسان خۆی بچوو کاتۆ بەرامبەر بە کەسێکە شایستەی بێ بەڵام کەسێکە شایستەی نەبوو ڕێزی لێ بگرە بەڵام خۆت مەکە خزمەتکاری هەندێک کەس بۆ یەکێتە لە هۆکارەکان ئەوەیە بەهۆی پلەپایە و دەوڵەمەنیەوە تەماشا دەکەی وەکو جاران خەڵکی کە فەقیر بوو هەموو یەک چین بوو تەقریبەن لە ئاستی یەکا بوون خەڵکی بەو شێوەی ئێستا نەبووە ئێستا خەڵکی خراپ بووە لوتی بەرز بوو بەهۆی دەسەڵاتەوە یا بەهۆی دەوڵەمەندیەوە پەنا بەخوای گەورە بەڵام ڕۆژێکیش دێ پێویستی بە دوعای ئەو خەڵکەیەکە حسابی بۆ ناکات یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان ئەمە ڕوونکردنەوەیە بۆی ئاگاداری خۆمان بین هەندێک جار خۆمان هۆکارین بۆی خەڵکی هاموشۆمان نەکا خەلەلەکە لە خۆماندایە یاخود دەچینە ماڵێک لەوانەی بە پێی پێویست ڕێزمان لێ نەگرێ ناڵم کابرای خاوەن ماڵ حەقە یەکێتر لە هۆکارەکان بەهۆی دوو لە ڕیبەڕێستان ژنی دەمەوەر یاخود پیاوی قسە ڕق قسە ناخۆش یعنی ژن و پیاو هەیە بێنە ماڵەکەت ئەدەن لە ناو دڵتە ئەم بەحسا بۆ میوانی هاتووە کوردوەتەنی جەرگت ئەبڕن دڵت بریندار دەکەن ئەم جۆرە مرۆڤانە ناچارە بیلیان دوورکەویتەوە وەڵام من قسەم حەقە قسەم بەرەو ڕووە تۆ ئەم منە فاشلی ئەو کەسێکە قسەی بەرەو ڕۆ فاشلتری مرۆڤە چونکە کەس حەزی پێی نییە کەس خۆشی ناوێ چونکە هەرچی بەدەمیا بێ نایکۆڵێنەوەی تەقەینێ وەک مناڵ وەڵام قسەم بەرەو ڕووە ماشەڵڵات قەت لێ نەبێ دڵی هەزارەها کەست ئێشاندووە بەخوا منە دوسێ دەقە تۆ ڕابم دوسێ دەقەکەمە جاخۆ دوسێ دەقە گەر کابرێت فەنگی بەرێ لانە 100 نەفەر بکوژێ دوسێ دەقەکەمە خۆ بە دوسێ دەقە دوای 15-20 ڕۆمانە فڕێدی بۆ ناو جەماعەتی خەڵک بۆی دوسێ دەقەکەم نییە مەدحی خۆم نەکە بڵێ من دوسێ دەقە تۆ ڕابم دێتە ماڵەکەت تەماشا دەکەی بە شێوەیەکە دڵت بریندار دەکات بێتاقەتت دەکات قسەی ناخۆش بەرامبەر دەکات محاسبەت دەکات ئەتشکێنێتەوە تەماشا دەکەی یەک ئافرەتێکە چەندەها خوشک و برا و بنەماڵەی لێ کردووە یەکاکیان لێ تترسم ناوێرم بێ ماڵەکەت حەز ناکەم هەموو شۆم بکەیت چونکە دیتە ماڵەکەم دڵم خۆش ناکەی پیاو هەیە ژن هەیە بێتە هەر ماڵێکەوە کە ڕۆیشتن ئاژەوەی لە ماڵا دروستە بێ نەتان بینیوە خوا نمونەیان زۆر نەکە دێتە ماڵەکەت یا ژنەکە هارەکە یا پیاوەکە یا هەردووکەن دوای ئەوە شەڕ و ئاژاوەیە ئەمە هاتوو سێ قسەی کرد و ڕێک ڕۆیشت ئەمە جاری دووەم و سێمی خۆتی لێ بشاریتەوە هیچ حەلێتر نییە ئەبێ ڕووی پێ نەدەی ناچاری چونکە لەگەڵ خێزانەکە تا کێشت بۆ دروستەکە عیبتان نییە وەڵی خەڵکی وایەڵێ لەگەڵ خێزانەکەمە بینمان خۆش بە قسەی خۆش ماگوردان لە دەرگا پێکەنین و قسەی خۆش میوانێکمان هاتووە هەنێ قسەی کردووە دوای من و خێزانم خەریک و لێک جابینەوە ئەوە کێشەمان بۆ دروست بووە هیچ پەیوەندی بە ئێمەشوە نەبوو ئەم جۆرە مرۆڤانە ئەگەر ژنەکە دوایە گلەی لە خەڵک مەکە ئەگەر خۆت قسەت ڕق و ناخۆش و ئەدی لە دڵی خەڵک گدەیی لەوە مەکە خەڵکی هاموشۆت ناکا یا خەڵکی ڕێزە لێ ناگرێت بە پێی پێویست چونکە خۆت ڕێزە لە خەڵکی نەگرتووە چونکە خۆت ئاژاوە چیت
کەواتە ئاگاداری خۆمان بین. والله خوای گەورە ئینسانی مفسید و ئاژاوچی خۆش ناوێت. والله لا يحب المفسدين. خوای گەورە خۆی دەفەرمی ئینسانی ئاژاوچیم خۆش ناوێت. ئەڕۆیتە ماڵێک ڕێزی بەرامبەر بگرە، بۆیە بەهۆی هەندێک ژنی دەمەوەرە دوو لە ڕێی بەڕێستان، یا بەهۆی هەندێک پیاوی قسە ناخۆش و ژن کە قسەیان ناخۆشە، ئەو کاتە خزمایەتی و سیلەی ڕەحم قەتع و کەم ئەبێتەوە. هەمومان ئەو جۆرە مرۆڤانەمان بینێ، خوا نمونیان زۆر نەکات. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم چوار شت هەیە نیشانەی بەدبەختی ئینسانن. ئەو ئینسانە ئینسانێکی شەقاوەت و بەدبەختە. یەکێک لەوانە ئەفەرمێ والمرأة السوء، ئەگەر ئینسان ژنێکی خراپی هەبووەوە بەدبەختە، ژنەکەی خراپە بەدبەختی ئەوەی. یەکێک لە هۆکارەکانی بەدبەختی ئەوەی پەنا بەخوای گەورە. یەکی تر لە هۆکارەکانی ئەوەی کە سیلەی ڕەحم خزمەتی وەک جاران نەماوە، هەندێ خەڵک دێتە ماڵەکەت بەداخەوە، بۆیە ئەم قسانە دەکەن بۆی ئەو کەسانە بە خۆیان دابچن و تەریق بن و شەرمەزار بن. دێتە ماڵەکەت سبحان الله دەڵێی بە دوای مادەی هۆشبەر ئاگەڕێ، دەستگایەک هاتووە چۆن بە دوای شتێکی قاچاقا دەگەڕێ، کون بە کون معرز دەکاتەوە، کەوانتر دەکاتەوە، مجەمیدە، سەلاجە، ئەم بەتانێتان کەی کڕی، ئەمە جاران نەتان بوو، ئەمەتان لەکوێ بوو، ئەم بەرگەسەری نەچیە، والحاصل بێزار دەکات. والله ئافرەت هەبوو چۆتە ماڵ خەڵک، چۆن سەیری مجەمیدەکەی لە سەربان کرد و بە کابرای خاوەن ماڵی تۆ بە ئافرەت کلیلی ئەو مجەمیدەم بەری، میوانە میوان کلیلی مجەمیدەکەی لێ سەندەوە، چۆن مجەمیدەکە چی کردووە، لایەکی بەتاڵ کردووە، خڕی دەمان ئەوەکەی تر بدام لە بنەوە چیتایە، ئەمجا ئەم لاکەش کردوتە ئەم لا بدان ئەم لا بنەکەی چیتایە. باشە ئەم جۆرە مرۆڤان ئەگە خێزانت ئاوا بوو بەخوا ئەبێت دە دەرگای لەسەر دابخرێ، چونکە بێتە ماڵەکەت و کێشە بدروستەکە. ئەم بەتانێتان لەکوێ کڕی، کەی کڕیتان، ئەمە تازەی ئەم شتە، ئەم دەستە گڵاسە جاران نەتان بوو. یعنی سبحان الله بەم شێوەیە. یعنی بۆیە ئاگادار بین ئەم جۆرە ئافرەتانە کە بەم شێوەیە لە ماڵە دەگەڕێن، سەر و خوار هەمووی دەگەڕێن، تاک بە تاکە گەڕێ بدانم چیتایە. ئەگەر خێزانەکەت ئاوا بوو مەی بە ماڵ خەڵک، کەرامەت دەشکێنێ، ڕێز دەشکێنێ، ئەڕۆیتە ماڵ خەڵک خوشکی بەڕێزم بەڕێز بە. ئیشی تۆ ئەوە نییە سەیری ناو کەوانتەر و مەعرەز و ناو سەلاجە مجەمیدە بکەی، ناو هەموو شوێنەکان بکەی. تۆ بە دوای مادەی هۆشبەرا دەگەڕێی، تۆ بە دوای چیا دەگەڕێی؟ بە دوای شتی قاچاقا دەگەڕێی. بەڕاستی ئەم جۆرە مرۆڤانە شایستەی ئەوەن کە پەیوەندیان لەگەڵا دروست نەکەی، چونکە بێنە ماڵەکەت حەسادەت تووشی کێشە و ئاژاوت دەکات. بەداخەوە یەکێتر لە هۆکارەکان ئەوەن هەندێک ژن و پیاو هەن، خوا نمونەیان زۆر نەکا، ئەمە هۆکارەکان زۆر جار خۆمانین گلەی لە خەڵکی دەکەین. ئەڕواتە ماڵێک ئەم ژن و پیاوە مناڵەکەیان ئەو هەموو شتە ئەشکێنێ، ئەو هەموو شتە ئەدا بە ملیەکە، ئەم باوکو و دایکە نقێ ناکەن، جوڵیان لێوە نایە. هەر کەسێک ژریان تۆڕە بێ لەو مناڵانە تەواو، فڵان کەس چوو ماڵەکەی لە مناڵەکەم تۆڕە بوو، مناڵەکەی تۆ شڕوشێتێکە ناوە سڕێتەوە، مناڵەکەی تۆ ماڵی وێران کرد، تۆ بۆ غەڵەتی مناڵەکەت نابینی، بۆ غەڵەتی خاوەن ماڵ دەبینی، تۆزی ئامۆژگاری کە لی تۆڕە بە. وەڵا ڕازی نام کەس قسە بە مناڵەکەم کە ئەگەر هەموو شتێ بشکێنێ. مناڵەیە چۆتە ماڵ خەڵکی دوسێ جامی پەنجەرەی شکاندووە دایک و باوکی ئەڵێ وەڵا نابێ لی تۆڕەبی. کاکە بۆ چوو ئەی کاکە ئینسان تەحەموول ناکە. ئەم جۆرە مرۆڤانە دەبێت لیان دوورکەویتەوە. هۆکارەکان زۆر جار خۆمانین. ئینسانی بەڕێز شتیوان ناکات. میوان ڕێز و حرمەتی تایبەتی هەیە، بەڵام هەموو شتێ سنووری خۆی هەیە. بۆیە خوشکە بە ڕێزەکان، مناڵەکەتان خراپە دەکا لە ماڵ خەڵکیە، مناڵەکەتان غەڵەتە. خاوەن ماڵی خۆش لەوانەیە قبوڵی نەکەی مناڵی خەڵکیاوە لە ماڵەکەتا بکات، شتە شکێنێ، شتە ڕژێنێ، بەڕاستی ئەمە کارەساتە. بۆیە با بە خۆمان دابچینەوە ئینشەڵڵا ئاگامان لە خۆمان بێ، بەڕێز بین، بەو شێوەی نەبین لەگە خەڵکیە. هەر جۆرێک ئافرەتێ بەم شێوە مناڵەکانی باڕوو لە خەڵکی نەکە. یعنی تۆ هەر کاتێ ئەم جۆرە میوانەت دێ لەرزدات ئەگرێ، بۆچی لەبەرەوە ئەزانی ئیسە کارەسات ڕوەدات. بەو زستانە ئاوێکی زۆر ڕژێنێ هەر وشک نابێتەوە جێگا. دایکیشی ئەڵێ ڕازی نام کەس قسەی پێ بکات یا باوکی بە هەمان شێوە. ئەم جۆرە مرۆڤانە وا ئەکەن خەڵکی هاموشۆیان نەکا و خۆشیان هاموشۆی خەڵکی نەکەن، چونکە خەڵکی لێیان ڕائەکات. چونکە بێتە ماڵەکەت، ماڵەکەت تێکەداتە ملیەکە، شتێک بەو حاڵە دەیکڕی دەچێت دەیشکێنێت مناڵەکەی. مناڵەکەشی ئەوە نێ بڵێ شێت بێ، شێت گلەی لێ ناکرێ، عیبی نییە. بەس دایک و باوکی وای لێکردووە چونکە ئەو مناڵە بێخاوەنە، کە بێخاوەن بوو ئەوی لێ دێت، چونکە عەقڵی نییە. ئەو دایک و باوکی بە حساب عاقڵن، بەڵام لە مناڵەکەیان وێرانترن لە عەقڵە. ئاخر خاڵکە دەمێ باسی کەم
یەکێتە لە هۆکارەکانی نەمانی سیلەی ڕەحم و خزمایەتی دوو لە ڕێبەڕێستان چاوچنۆکییان دێ خاوەن ماڵە. خەڵکی وایە دەشتە ماڵەکەی سبحان الله پەشیمان دەبیتەوە، ئەوەندە ئەکروزێتەوە، ئەوەندە باسی گرانی شتەکە لەسەر سفرەکە، بەخوا کاکە فڵان شتە کڕی نایە، بەخوا گرانیە، ئەمەم بۆ کڕی بەوەنە، ئەوە باە ئەوەنەیە کڕیمە، ئەویان ئەوەیە. یعنی کاتی سبحان الله کە تۆ دانیشی لە ماڵە نانەخۆی خۆت بە سوالکە دەزانی، وەکو سوالکەری خۆت دێتە بەرچاو. کاکە خۆ من لەسەر مانگ ناژیم، من لەسەر خۆر و ئاسمان ناژیم، ئەزانم گرانیە، ئەزانم شت گرانە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمی ئینسانی کەم عەقڵ حاشازری ئەو کەسەیە لای میوانە باسی سیعری خواردنەکە، ئەکروزێتەوە. ئێکە ماڵێک وابوو من ناچارم ماڵی نانی لە ماڵ نەخۆم، بەخوا جارێ دوو جار تەواوتر بخۆم عاقڵە بم نانی لە ماڵ ناخۆم. بۆچی؟ لەبەرەوە بەزەیم پیا دێت، خۆم بە ساڵکە دێتە بەرچاو، وەکوی لە ڕای خوا هاتۆ تێر نانمی کردووە. ئەی بە ئینسان بەم شێوەی نەبێ لەگەڵ خاوەن ماڵە. ڕێزگرتن ئەوە نییە ئەو زەیتونە خۆی کیلۆی 10,000 پێداوە، ئەمە ڕێزگرتن نییە. بڵێ فەرموو ئەو زەیتونە بخۆ، بەس باسی سیعر مەکە. ئەگەر ئابە و شێوەیە بووین گلەیی مەکە، خەڵکی نایە بۆ ماڵەکەمان. بەڕاستی زۆر جار بەداخەوە لە جیاتیەوەی کە ڕۆیتەوە ماڵە دڵخۆش بی، سەر و دڵ تەگرێ، خەفەتبارە بی، خەمبارە بی، بێتاقەتە بی، چونکە بەڕاستی ڕێز لێ ناگرێ، باسی خواردن دەکا. بۆی ئەم خاڵە زۆر ئاگاداری بن ئینشاءالله، لای میوانە باسی خواردن و گرانی مەکەن، باسی گرانبوون مەکەن، بە تایبەتی لەسەر سفرەکە یا پێش سفرەکە سەر و دڵی مەگرە. هیوادارم ئەمە چەند خاڵێک باسمان کرد بە خۆماندا بچینەوە، ئەگەر خەلەلەکان لە خۆماندایە بۆتە هۆکاری ئەوەی کە هاموشۆکەم بێتەوە با بە خۆماندا بچینەوە و ئاگامان لە ژن و مناڵەکانمان بێ، بە ڕێز و بە حورمەتەوە بچینەوە ماڵی خەڵکی و کەسێکیش هاتە ماڵەکەمان ڕێز و حورمەتی لێ بگرین، بەڵام کاتێکیش خۆمان تاوانبارین گلەی لە خەڵکی نەکەین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه شفاء نخوشكان من بدي بتعيبتي أواني داوي دعاء خيريان كدو. يا ربي خواه هيمني وآرامي ولات من بباريزي، خواه جان آخر من بخير بجري، نيوجو رجوع عبادت من لي قبولك يا رب العالمين. خواه جان أواني نخوش شفاء بدي، أواني خرابكار هدايتيان بدي، أواني هدايتيان زياترك يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. برا كان وزارة أوقاف كتابي كناردو الله وكساني كماتور يعني هي يتل روجي الشمو أقدار من ماتور كان يعني أقبين ندروا بتعديكم مالك